وتی لە منە دەی من ئەمری پێغەمبەرم پێ صلی الله عليه وسلم یەکسەر قوماشەکەی فڕەدا و گەڕایەوە. چونکە ئێوە کە پشکوتن نیشانەی دادی خواویستی و هیوای کۆنی ڕەشوروتن کە دێشنە بەرن لەدایک بوونی عومار و ڕمانی عاشی تاغوتن. کاتێک پوری پێغەمبەر صلی الله عليه وسلم دایکی زوبێر کە نەنکی عەبدوڵڵاهەکە خەلیفەی مسلمانان هات زانیان شەهید زۆرە زانی حەمزە شەهیدە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ڕێی مەدەن بێتە پێشەوە با براکەی نەبینی هەتکیان کردووە. ئێستا بەلاتانەوە گرنگ نەبێ کە ئەبینی لە غەزە مسلمان هەتکە کرێ و لە سۆماڵ هەتکە کرێ و مەسەلەن لە کوردستانی خەنە ژێر خۆڵەوە بە زونیەتی کچ و کوڕی مناڵ یەکەم ڕۆژ لاشەی مسلمانانیان هەتە کرد چێ کردی؟ قوڕەیش کردی. لوتی حەمزەیان بڕی سکیان دڕی سوکایەتیان بە جەنازەکانیان کرد لە دوای مردن. مسلمان قەتعی جوان ناکە کە کەسێ بمرێت وازی لێنێ تەواو مردوو مرد شەیتان وازی لێنێ ترێ حەقمان ئیشی بە بێ باوەڕیە چێتەوە بۆ قیامەت. وتی ڕێی لێ بگرن بانەیە کوڕەکەی ڕۆیش ڕێی لێ بگرێ ئەوەندە ئافرەتێ بە غیرەت بوو ئەوەندە یەک چەپۆکیدا لە کوڕەکەی فڕەدا قوماشێکی هێنا بوو بیبەستنە براکەیەوە کە حەمزەیە. کاتێکە پێغەمبەری خواست وتی لە منە دەی من ئەمری پێغەمبەرم پێ صلی الله عليه وسلم یەکسەر قوماشەکەی فڕەدا و گەڕایەوە. باشە ئەوە ژنە ئێمە هەزار ئەمرمان پێکات چواری تەطبیق ناکەین. ئەو ژنە بەڕێزە کە وت دای لە کوڕەکەی خۆی پاڵێکی پێوە ناوتی بڕۆ تو چی ڕێ لەم نەگری براکەم ئاوای لاتۆچم سەیرێکم کە وتی پێغەمبەری خوا وای وتوە صلی الله عليه وسلم قوماشەکەی فڕەدا و ڕۆیشت. قوماشەکانیان هێنا وتیان ئەمە خۆی لەبەر قسەی تو نهاتەتە پێشەوە جەنازەکە ببینێ و کە دڵت سەغڵت بێ. ئەمری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەس ئەمەی نردوێتی دی سەلامی لێکم بی ئاڵکێنێتە براکەمەوە با خۆڵ نەداتە بانگیانە مادام ڕێم نادا سەی براکەم بکەم. جەنازەکانیان ڕێخست پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی نابێ مامەکەی من لە ناو کف نابشارێتەوە مناڵی خەڵک خۆ بچێتە بانی. ئەڵێ قوماشەکان ئەهێنا قوماشەکەی حەمزە کەم بوو ئەیاندایە بان سەریا قاچێکەوتە دەرەوە ئەیاندایە بان پێیا سەرێکەوتە دەرەوە. ئەڵێ وتی ئەبێ ئەو قوماشە بەشکەن لەگەڵ شەهیدەکانی ترە. من و تۆ یەک شوێنی ئەو پیاوە نەکەوین پارچە قوماشێکە هین ماڵ خۆیەتی نایداتە مامەکەیەوە کە بی پێچنەوە بیخەنە ناو قەبرەکەی قوماشەکە لەگەڵ مناڵی ڕەشوڕوو تا بەش بکات کە موسعەبی کوڕی عومەیرە کە گەنجێکی سەحابەی مهاجیرە کە بێکەس و بێکارە دایک و باوک و دەوڵەمەنەکەی جێهێشتووە ئەی پێچنەوە ئەڵێ نابێت مامەکەی من بە قوماش پێچێتەوە مناڵی خەڵک خۆڵ و گڵادار بدەربانێ. ئاوا ئەو سەحابانە ئیسلامیان سەرخست ئاوا دینەکەی خۆیان گەیانە ئێمە